بۆ 2023 ساڵە داری کەماڵەتە. ئێمە هیچ جیاوازیە جەبین و هەورامی و سۆرانی نەمە کەرمێگر بە یەک چەند تەماشاکردن بەڵام مافێ تایبەت و وێمانە کە زاڵەکەمان بە هەورامی تا بنویساوا ناوە کە قسێش پەنەکەرات تەنها هەدەف ئێمە ئانەگینا هیچ دەفێت جیاکاری و جیاوازیمان نییە ئەگەر بۆچما مافێ یاسایی وێمانەکە ئێمە زوانەوە سەر بەخۆ تایبەت و وێما بۆچی ڕۆنە بە پانێڵەوە چوار بابەتی مامۆسای زانکۆی بەشدارێنێ هەر ئێستا هەر ئیسەینە وێژ جەوێشەنە هۆڵەوە تایبەتە کە ئێمە هەرمانەمان سەرکردن و چێگەوە هەنگامەش پێمنیێمێ. ئارۆ 21 مانگۆ شوباتیە ئیڕۆ 21 مانگۆ شوباتی یۆنسکۆی نیانەرە پێی ڕۆ عالەمی زوانی ئەرایی حقیقە زوانی ئەرایی حەقێ مەشروع و گر ئینسانە جەسەر زەمینەنە هەکە ممارسەش کەڕ و هەمجە قسەکردێنە هەم جاوانایەنە هەمجە نووسێنە ئێمە تایسە جایی حەقوێمە بێبەشی بێنمێ چند ساڵێوان محاورەماکردن هەوڵمادان چەنی حکوومەتی و هەرێمی هەکە موافقت کرد و جە هەورامانەنە هەر هیچ نەبوو جە هەفتێنە یاری تا شوهر حسی بە زوانی ئەرایی و شابوانە پاڵ و زوانی بادینانی و سۆرانی و عەرەبی و ئینگلیزیانە پێی ئینەیە ئازوان و هەورامیە هەکە زوان و باو و باپیریشانە زوان و ئەڵا هەورامیەکان چارڕۆ کە خوا دنیا زۆسەکەن تا ئیسە ویشانە شووە چونکە هەورامان چارڕۆ هەکە گیریە لە ساڵ 1970 ئامامی پێی شارە زووری ئێمەی هەورامی بێمی بە کەمینە دلی فرینێنە دائما کەمینەیش دلێ فرینە تایۆوە هەر پێسە قەن کەیرن دلشای قەنەکە تایۆ دلشایەکەنە جاوە و ئاەنە ئیزۆنما وەژ مسوزان و با و باپیریمان هەوڵمادان هەکەنە تایۆوە و فرچە محاولەی فریمان کردنی بەڵام داخی گرانم بازێ جە حکومڕانەکە جە نەزەری سیاسیۆم یا پێ مەسئلەکی جە حاڵەتەنە مەسئلەی عیلمیەنە نە من نەتونە هیچ کەس نەلان عریزە بواژە من هەورامی بوو من سۆرانی بوو من بادینانی ئێ خەلقەتی خوای کردن حەق نییە ئینسان چی حق ڕەوا تەبیعی ئەوشە بێوەش کردیو. ڕۆژی زمانی دایکە منەڵێم من نیشتیمانم خۆشەوێ عشقی کەژ و کێ و جوانیم قەت بە من مەڵێن بێگانەی من کوردم و کوردستانیم ڕۆژی زمانی دایک پیرۆزەکەم لە هەر چوار پارچەی کوردستان لە زمانی سۆرانی لە شێوەزاری سۆرانی لە شێوەزاری کرمانجی ژوور و بادینی و لە شێوەزاری هەورامی و هەموو شێوەزارەکانی تر ئێمە وەکو کورد خاوەنی شوناسی خۆمانین پێویستەکەوە گرنگی بە زمانی دایکمان بدەین گرنگی بە زمانی دایکمان بدەین کەوە بەو زمانە بدوێن بەو زمانە قسە بکەین و زیاتر و زۆرتر پەرە بە زمانەکەمان بدەین بۆ ئەوەی کەوە پێش بکەوێت بۆ ئەوەی کەوە شوناسی خۆمان لە یاد نەکەین.